لیژنەی لامەرکەزێتی ئەنجومەنی پارێزگای سلێمانین هاتوون کارەکانیان بۆ پارێزگای هەڵەبجە و ئیدارەی هەڵەبجە ڕوون بکەنەوە. گفتوگۆیەکیش لەسەر لایەنە کارگێڕی و ئیداریەکانی هەڵەبجە بکەن. وەفدەکە لەلایەن پارێزگاری هەڵەبجەوە پێشوازیان لێکرا. دواتر لە هۆڵی کۆبوونەوەکانی دیوانی پارێزگای هەڵەبجە دوایین پێشنیار و بابەتەکانیان لەسەر سیستەمەکە تاوتوێ کرد. ئێمە پێمان وایە ئەگەر پارێزگایەکی وەکو سلێمانی کە نزیک بە 12 بابڵین قەزای هەیە زیاتر لە 20 ناحەیە هەیە و لە سەمەکەی ملیۆنێک و 800,000 کەسە محافظەکەی ئێمە 130,000 کەسە 4 ناحێمانی و مەرکەزی قەزا ئەگەر لامەرکەزی وەکو پرەنسیپێک کە دیارە پرەنسیپێکی ئیجابی و ئەرێیە لە سیستەمی ئیداریە بۆ سلێمانی ئۆکەی بێ 100% بۆ هەڵەبجە ئۆکەیە بێ. وی بەڕاستی ئێمە هیوادارین ئەمە بێ بە سیستەمێکی پێڕەوترا و متەبع و پراکتیک بکرێت لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان. دواتر سەرۆکی لیژنەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیان هەڵەبجە ناو و تایبەتمەندێکی جیاوازی لە کوردستاندا هەیە. ئەمڕۆ هاتوین لەگەڵ پارێزگاری هەڵەبجە کۆبووینەتەوە بۆ ئەوەی پێشنیاری پارێزگاکە لەسەر سیستەمی لامەرکەزیەت بزانین. لە بوارەکانی کارژێڕی دەسەڵاتە کارژێڕی و داراییەکان کە لە ماوەی ڕابردووە پیادایان کردووە لە کاروباری ڕۆژانەیە ئێمە مەبەستمان بوو لە نزیکەوە لە هەموو بابەتەکان کە پەیوەندی بە بەڕێوەبردنەوە هەیە و تەنانەت مەسەلەی داهات مەسەلەی ئەو بوجانەی کە تایبەتە بە پارێزگای هەڵەبجە بە سپاسەوە زۆر هاوکار بوون زۆر هەموو لایەنەکانیان بۆ ڕوونکردنەوە. گەلی کوردستان زانیوێتی لە کۆبوونەوەکەدا ئیدارەی پارێزگای هەڵەبجە ڕایانگەیاندووە پێشتریش هەڵەبجە داوای لامەرکەزیەتی ئیداری لە حکوومەت کردووە. ئەم هەنگاوە جیا لە هەموو پارێزگاکانی دیکە بۆ هەڵەبجە پێویستە و پشتیوانی خۆشیان بۆ لیژنەکە دووپات کردوەتەوە کە لە نوێنەری سەرجەم فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێگاتە بوون. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.